سڵاو ڕێز و خۆشەویستی و حورمەت بۆ هەموو لایەک ئازیزان و خۆشەویستانی بەندەی مخلیستان ئارام ئەحمەد. باشە بەڕێزان، با لێرەوە ئێمە هەوڵ بین لایڤەکەمان بەرین بۆ شوێنێکی تر. هەمووتان بەخێر، من سەرچاوی ئارام ئەحمەدات. شێشەمان حەل بوو. چۆن کوڕەکان؟ باشن شکر. ئەحواڵتان چۆنە؟ سەلامەتن؟ هێشتا ماوە کاکە، هێشتا ماوە. جارێ با دانیشێن ئەم شەو جەوەکەی بە تەواوەتی باشە. جارێ با ئەمە تەرتیب بکەم. کاکە چاوتان لێەوە بۆچی ئایدنایە کاکە بۆم لە کوریانەوە کاکە حوتە بە تۆزێک ئەوە بین کاکە ژیان تۆژی دەخۆینەوە لەین چۆنە؟ اینجا کی ئەزانێت چی ماوە؟ چی ئەزانێ؟ ئەوەتە ئەوەش ماوە. ئەوە لەم ماوەیە برادەرێکی و کاگەڕام ئەمێ بڕۆم بۆ کوردستان و تەسبیحەم بەرێ با بە سوور پێم بێ. وتم وڵی کاکی ژیان ئەو تەسبیحە بە عەمەلی تۆ نایە بۆ کوردستان بە تایبەتی، لەبەرەوەی کە هەموو سەرانێکی پارتی بینیویانە بەخوا پێوە بگرن فەلاقی عومرێ ئەکەن ئەڵێن تۆ ڕەفیقی ئارام ئەحمەدی، ئەوە تەسبیحەکەی ئەوە. لەبەرەوە ئەوە نا هەیە ئەڵێ کاکە و تەسبیحەم بەرێشم بۆ داوای ژن. ئێکاکەم تەسبیحە بوو بەچی بە قوربان وەڵی دەستم نابێتەوە. ئەرە وەڵا بەخێر بن سەر چاو ئازیزانی ئارام ئەحمەد، ڕێز و حورمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە. ئەم شەویش هەروە لەگەڵتان کۆمەڵی قسە و باسەکەم هیوادارم کە بتوانم سوودێ بە هەموو لایە بگەێنم و ڕە و بیر و بۆچوونەکانی خۆشم بڵێم. ئەوەشان پێ بڵێم کە خەڵکی لە کوردستان تاک شەڕواری لە پێیەکە، بەڵام من تاک مراخانی لە پێیەکەم. واتە خوارەوەی هەڵبەت ئەم شەڕواوە، بەڵام زۆربەی کاتەکان خوارەوەی هەر تراکسودێکەوە بەسەرەوەی تاک مراخانی پێڵێنەوە. عزیزانی ئارام ئەحمەد بە زۆر داهێنانی خۆمەها. تاک شەڕواڵ داهێنانی کووردە، بەڵام تاک مراخانیە چییە؟ ئەمە داهێنانی کاگەڕام ئەحمەد. ئەرەوەڵام دەی پێچەوانی هەموو کەسی ڕەفتارەکەم مێتە تەبیعەتم وایە خۆش بکەم. بەخێر بێن یاخۆ دەست پێ بکەین بەڕێزان، یا بووە سینتا هەموو بەڕێزان کۆ بنەوە. کاگە خەریکی خۆتانەکەم بە چاومە ماڵدا ناوەبیەوە. ئەمریکا ئەوە دووسێ سەرخەت قساکەم دوایی ئەشمە سەر بابەتی عەسڵی خۆشەویستانی من. ئەمریکا 100 ملیۆن دۆلاری یاوە بە غەزە. من نازانم بەڕاستی حەماس وەرێگرەیە وەری ناگرێت، چکۆ پارەی ئەمریکایە و ئەمریکایش پارەکانی پیسە حرامە و ئیتر نازانم وەرێگرەیە وەری ناگرێت، دڵنیام کە وەرێگرێت، چکە بۆ پارە لەو ئەوانەیە بەڕاستی حەڵاڵ و حرام نامێنێ بەداخەوە. ئەمەیە بە دوو دێر بڵێم جیاوازی ئێمە لە جیاوازی ئێمە و ئیسلامە سیاسیەکان چییە؟ ئەوانەی کوردستان ئەوان ئەگەر هەچی ژن و مناڵی ئیسرائیل هەیە هەمووی بکوژێ لە خۆشیە هەڵەپەڕن، بڵێن ئۆخەی کافرەکان ئەوان دەهات. باشە ئەگەر فەڵەستین و حەماس سەرکەوێ ئەوە هەمووی ئێکا بە شای و لۆغان، پێکەنینیان بە کوشتن و بڕینی بۆ نمونە ئیسرائیل و فڵان و فیسارەکان و ئەمانیەت. بەڵام من بە پێچەوانەوە بۆ هەموو لای پێمان ناخۆشە بەڕاستی، چونکە مرۆڤایەتی ئەومان پێڵێ، مرۆڤایەتی ئەوەی فێرکردوین. کاتێ مناڵێکی فەڵەستینیە کوژرێ ئێمە لە دڵەوە داغدارین، مناڵێکی ئیسرائیلیش هەر بە هەمان شکل بەڕاستی. جیاوازیەکە ئەمەیە لە حەقیقەت تا بۆی هەموو لایتان بیزان. ئەمێوارەی گوێم لە کەسێکەوە بەناوی مامۆستا عادل پێم وایە لە بەریتانیا وڵا کۆمەڵی قسەی باشی کرد بەڕاستی، دەستی خۆش بێت، بیرکردنەوەکەی تەواو جیاواز بوو لە سەلاحەدین بەهادین و لە فڵان و فیسار و ئانم بابەتان. بەداخەوە عەزیزانی ئارام ئەحمەد، لە سۆشیال میدیا بەرمە بنە گیانی یەکتر و سوکاتی و بەیەک مەکەن و احترامی یەکتر بگرن و ئەو شەڕی ئێمە نییە و ئێمە بەخوا هیچمان پێ ناکرێەوە، لەبەرەوە یەکتر ئازاد مەدەن و ئیتر خۆ ئیسلامیەکانیش لەگەڵ ڕێزمە یا گوێ نەزانی یا جەزاکەڵڵا، بەل ئەو دووشتیان پێیە گیان پێویست بۆ ناکە ئازایی یەکتر بێن لە خوت و خۆڕایی. لەبەرەوەی پێتان ئەڵێم ئەم شەڕە وەکو جاری پێشوتم شەڕێکی دوو قوتبی جیهانیە، هەروە بە ئاسانی ئەو مۆزوعانە چارەسەر ناکرێت و ئاگرە سوورە لە خۆمان دوورە، چونکە هیچمان پێ ناکرێ بەڕاستی. باشە ئەوە هەروە وەکو چەند سەردێڕێک وتم بۆی کە بزان. حەزەتی محەممەد ئەڵێ شەرم و حەیا لە باوەڕەوەیە. جوانترین قسەیە کە پێویستە ئینسان ئاوا بەخەتێکی ئێجگار جوان بینوسێ و لە ژووری میوانە یا لە هۆڵەکەی هەڵی بواسی. هەر بەڕاستی شەرم و حەیا لە باوەڕەوەیە. بۆیە
نەدرۆزن شەرمی هەیە و هەموو بێشەرمێکیش لەم دنیاە بەڕاستی درۆزنە. پیاو کە شەرمی نەبوو گاڵم پیاو قەسم مرۆڤە ژنیشە بە هەمان شکڵ کە شەرمی نەبوو سڵە هیچ درۆیەک ناکاتەوە و درۆزنیش کەمترین حیا و حرمەتی نییە. ماوەیەکە هێرشێکی خەست لەسەر ئارام ئەحمەد هەیە، ناو بەناو ئەو هێرشانە هەیە تازەیەکەنەوە ئەهێن و ئەیبەن و ئالم بابەتان، بەڵام ئەوانە ڕاستیەکەی لەو ئاسەیانی کە یەک دەقە کاتی خۆمیان پێوە بکوژن. بە ئەم دەسە پیرۆزانەی من زۆر لەوە پیرۆسترە بەڕاستی زلە لەوانە بدەم. ڕۆژمێری ئەخلاقی ئارام ئەحمەد لە کۆڵانەکانان نەکەوتووە تاوەکو هەر کەسێ هەسێت و لە خۆشتی تیابنووسی و ڕەشی بکاتەوە. باشە بۆیە هیچ قنگە لاشکێ یان ئەوانەی لە قەراغڕێیا پێگەن ئێمە پێڵێن قڵگە لاشکە نازانانی ئەوە چی پێڵێن یان ئەوەی کە پێ ئەڵێن گەنە ڕاستیەکەی شایانی ئەوە نییە کە ئارامی حاجی عەلی بۆ یەک دەقیقە ناوی بەرێ ویان باسی بکات. ئەمەیە ڕێک بە هەموو نەیارەکانیشم کەوەی کە نەیاری منە و ئەوەی دۆستیشە دیسان بیڵێمەوە کە خوددا کە سەری کەسێکی بەرز ڕاگرت هێز نییە لەم دنیاە ئەو سەری شۆڕکات. ئەمە جوان بخەنە مێشی خۆتان. باشە خوددا کە سەری کەسێکی بەرز ڕاگرت بە هیچ کەسێک ئەو سەرە شۆڕ ناکرێت، نە بە جوێندان، نە بە سوکایەتی، نە بە بێحرمەتی کرد و نە بە فایل پێچانەوەش بەڕاستی و نە بە درۆ دەلەسە و فڵان فیسار و ئالم بابەتان. ئەمە هەروە کورتەیەک بوو کە ویسم پێتان بڵێم بۆ ئەوەی کە بیزانین کە هەندێک کەس هەیە مەسەلەیەکی ئیتالی هەیە ئاڵێ شەق لە لاکی تۆپی و هەڵمەیە. هەندێک کەس هەند لاکی تۆپیون بەڕاستی شایانی ئەوە نییە کە ئینسان شەقێکی تێڵ بدات. لەسەر مەسەلەی مامۆسایان و بایکۆتیش بە دقیقەیە 2 دقیقە تیژڕە و پیا ئەڕۆم و ئەچمە سەر قسە و باسەکە و لە 16 ئۆکتۆبر دەست پێکەم. گوێم لە خانمێک بوو بە ناوی بەناس ڕەمەزان، پێم وایە بەڕێوەبەری و نازانم شێکی بابەتانی لە سێمانی. بە تەسەووری من ئەم خانمە باشە واتە ئەم بەناس ڕەمەزانە قسەکانی جوان بوو لە واقع. قسەکانی لە هەستکردن بوو بە مەسئولیەت، لەلایە خەمی مامۆساکانی بوو، لەلایەکیش خەمی قوتابیان و مناڵانی بوو کە ناتوانن بچنەوە قوتابخانەکان و دەرگاکانیان بە بۆنەی بایکۆتی مامۆسایانەوە دەرگاکان داخراوە. بەڕاستی من جوابی دەکەمەوە. دەسەڵاتێکە ئەمەندە لاموبالاتە، ئەمەندە هیچ و پوچە کە خەمی خەڵکەکەی نییە و خەمی نەوەکانی ئایندەیشی نییە کە چیان بەسەریت و خەمی مامۆسایانیشی نییە کە موچیان نییە هەتا بچن دەستەکانی خۆیان بڵێنەوە. بەڕاستی ئەمە کارەساتە. دەسەڵاتێکە هەست بە مەسئولیەت نەکا هەم لە بەرامبەر مناڵانە لە بەرامبەر قوتابی خوێندکارانە و هەم بەرامبەر بە مامۆسایان ئەو دەسەڵاتە تەنها بۆ شەقڕێن باشە بەڕاستی. بۆیە ئەو خانمەیش هەم خەمی مامۆسایانی بوو و هەم خەمی قوتابیانیشی بوو کە بەڕاستی منطقی عەقلیش هەروەمان پێڵێ. بۆیە ئەم حکومەتەی ئێمە ئەرشێتی ئەگەر زەڕێ ئەخلاق و شەرەف و ئابڕووی ماوە جا نازانم ماوێتی یان نا ئەوە بەزووترین کات وەڵام بە خواستەکانی مامۆسایان بداتەوە بۆ ئەوەی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە، بایکۆتیش بشکێ، قوتابیان بشنە ناو هۆڵەکانی خوێندنەوە و دەستکەنەوە بە خوێندن ئەگەر تۆ شەرەفی ماوە بڕاستی. بۆیە مامۆسایە ئاسایشە پێشمەرگەیە مرورە پۆلیسە هەرچێکەیە لە هەر دائیرەیەکەیە کە کارەکە ئەبێ پارەی بدێتێ بەڕاستی. هیچ کەسێ نییە من هەموو 24 مانگێ ئەبێ پارەم بۆ تا ببەزێ نابێتە 25 مانگ مەگە شەم یەکشەمی بەسەرا بێ ئەویان ناز ئەویان جیاوازە نابێت یەک ڕۆژیان کەمتر زیاتر بێ ئەوەیە. بەڵام لەم باشوورە بە قورژگیراوەی ئێمەیە ئەوەتە مناڵان گیریان خواردووە، ئەوەتە مامۆسایان گیریان خواردووە بەڕاستی. و من پێشم وایەکە مامۆسایان ڕێگەی تریش هەیە بیگرنە بەر بێنە سەر شەقام بزاهرە بکەن جوزان ئەوەی کە بێنەکە بیکەن، بەڵام بەڕاستی قوتابیانش ئەبێ لایەن لێ بکرێتەوە کە بە جۆی لە جۆرەکان کێشەکان حەل بێ بۆ ئەوەی کە مامۆسایان هەموو مانگێ لە کاتی خۆیان موچەکان بدێتێ وە قوتابیانیش بشنەوە ناو هۆڵی خوێندن و ئەوە بکەن. یعنی ئێمە
بەڕاستی خەمی هەردوو لامانە و هیچ کەسێکیش ناتوانێت پشکاتە ئەمیان لە بەرامبەر ئەویان و پشکاتە ئەویان لە بەرامبەر ئەویان چونکە هەردووشی دوو مۆزوعی جددیە ئەو ڕەبتە بە کۆمەڵگای ئێمەوە هەم بژێوی و دابینکردنی ژیان و گوزارانی مامۆسایان و هەم دابینکردنی خوێندنیش بۆ مناڵانی ئەو گەل و وڵاتی ئێمە ئەمە ئەوەشمان تەواو کرد. ئەگەر تەحملکن ئازیزان ئەم شەو قسە باز زۆرە لەبەرەوەی کە ئەو ڕێکخراوانە کۆمەڵی فەسادی و بێڕەوشتی تایە ئەم شەو بۆتان باسەکەم و کۆمەڵی ڕسمیشتان پیشانەیەم بەڕاستی بۆ ڕسمەکان پیشانەیەم بۆی کە خەڵک بزانێکە ئەمە مشتێکە نمونەی خەلوایەک لەسەر 16 ئۆکتۆبر هەر ئێستا کە من قسە لەگەڵ ئێوەکەم یەکێتی خەریکی ڕێکەوتنە لەگەڵ پارتی و بنەماڵی بارزانیە لە ڕێگەی نێشیرەوان بارزانیەوە هەتا ئێستا مەسعود بارزانی بڕیاری نێیاوە کە لەگەڵ پاڵ تاڵەبانیا کۆبێتەوەوانە بەڵام بە هەرحاڵ خەریکی ئەوان واتە هیچ کاتێک پشت بە عەفو مەسەلەی یەکێتی و پارتی ئەوانە مەبەستن لە ساڵی 60ەکانەوە ئەمانە شەڕەکەن ئاشتە بنەوە شەڕی گەرمەکەن شەڕی ساردەکەن ئەوەیشی کە لەم ناوەیە زەرری کردووە بۆ بە قوربانی بەڕاستی بەداخەوە خەڵکی کوردستانە بۆیە ئەم پێشە شێموت بۆ ئەوەی بڵێن من بە منطقی عەقڵ ئیشەکەم من کتێبێکم هەیە لە ژێر ناوی دیوە تاریکەکانی مێژووی پارتی وێشێتی لە ڕۆژی دروستبوونیانەوە لە ژێکافەوە هێناومە لە هەر بنەبەردێکا کەسێکیان کوش بێ یەکسەرە ئەڵێم ئەوە تێمان نووسیوەتەوە زۆر جاری سەرچاوی تازەیەت لەبەرەوە ئەم قسە ناکەم بۆ پێشێشەکەی بۆی کە بزانین کە من لە ڕوانکەی ڕقوقین لە پارتیا لێکێتی و بەڕاستی مێژوو نانووسمەوە و قسە ناکەم هەمیشە ویستومە بێلایەنانە و واقعیانە قسە بکەم مەسەلەن من دەیان جاوتومە سعید ئاڵچی و شڤان دکتۆر شڤان بەدەستی مەلا مستەفا کوژراوە ئێستا سەرچاوم دەستکەوتووەکە ئەو مۆزوع ئەوانیە بەڕاستی باش نییە دکتۆر شڤان و سعید ئاڵچی کێشەیان هەبووە زۆر بە یەک هەڵپژاون لە زاخۆوە ئەیانەوێ بچنە بارەگای بازانی لە جێبێکە ئابن لە ڕێگا ئەبێ بە کێشە دکتۆر شڤان و ڕەفیقێکی دکتۆر سعید ئاڵچی و کەسێکی تر دکتۆر شڤان و ئەوان ئەو دوانە ئاکوژن لەسەر کێشەکانیان لە دواییشە مەلا مستەفا و پارتی دکتۆر شڤان و ئەان دەکوژنەوە یعنی لەوەیشە شەڕی ناوخۆی ئەو دوان ئەمەم بۆیە وت بۆی بزان کەمین دەیان جاوتومە ئەمانە بەدەستی مەلا مستەفا کوژەوەن بەڵام ئێستا سەرچاوی دقیق و بەڵگەدارم دەستکەوتووە کە چیرۆکەکە ئاوایە ئەبێ ڕاستی کەمەوە بەڕاستی نابێ لەبەرەوەی کە من پارتیم خۆش ناوێ یا یەکێتیم خۆش ناوێ بچم درۆیان بۆ بکەم و مێژوو بە درۆ بنووسینەوە ئەمە شەرمەزاریە ئەمە لێرەوە پێتان بڵێم کە بە درێژایی مێژووی پارتی و بنەماڵی بازانی لە هەر شوێنێکە لە هەر جێگایەکە تێکشکابن یەکسەر لایەنێکیان تاوانبار کردووە جا ئەو لایەنە ئەگەر لایەنی ناوخۆ هەبوو بێ ئەوە زۆر باشە ئەگەر ناوخۆ نەبوو بێ ئەوە دەرەشی بە نمونە ئاش بەتاڵەکە مەلا مستەفا ئەڵێ خەتای شای ئێران بوو شای ئێران کوردی فرۆشت ئەوە ئەوی فرۆشت لە کاتێکی ژار ئەو سەردەمانە قەندیل هەبوو مەلا مستەفای توانی خۆی هێزەکەی بڕا بۆ قەندیل وەکو پاکەکە دەیان ساڵ شەڕی حکومەتی عێراقی بکات باشە یعنی هەمیشە لایەنێ تاوانبارە کات ئەوان ئەیانزانی کە لە ڕاستیە تێک ئەشکێن خۆ ئەبێ چیرۆشێ بهۆنەوە بۆیە ئازیزان ڕێک بە دەقیقی لە مانگی 2016 من ڕسمەکەم لەلایە مەسعود بارزانی لە پشتی کەریم سنجاریەوە ئاوا بە پێوە ڕاوەستاوە کە ئەو کاتە کەریم سنجاری بە وەکالەت وەزیری پێشمەرگە بوو لەگەڵ ئەمریشیەکانە باشم بڕیارێک ئەدەن کە بەشداری لە گرتنەوەی مووسڵا بکەن وە لە شەڕی داعشە چەندین ملیۆن دۆلار چەند ملیۆنە وەری گرن بۆ پێشمەرگە و بۆ خۆیان و ئالم بابەتانە بۆ بەشداری لەم شەڕە بەڵام لە دوای شەڕەکە پێویستە هێزی پێشمەرگە لەو شوێنە بکشێنەوە کە ئەو کاتە تیا بوو ئەمەیە ئەسلی مۆزوعەکە کاتێکیش ڕیفراندۆم ئەکرێ هەموو دنیا بە مەسعود بارزانی ئەڵێ ئەم ڕیفراندۆمە مەکە بەڵام مەسعود بارزانی هەر ئەڵێ ئیکەم ڕۆژی 24 مان مەسعود بارزانی لەسەر تیڤیۆ ئەڵێ هیچ حساب بۆ هیچ کەسێ ناکەم 24 سەعات دوای ئەوە واتە 26 مانگ ئەیوت هیوادارم عێراق دەرگای حیوارمان بەڕوادان نەخات ئەمێ مەسەلەکە بۆیە دوای شەڕی داعش پێشمەرگە دەبوو بگەڕێتەوە شوێنەکانی خۆی ئەمە ئیتر هیچ گفتوگۆیەک هەڵ ناگرێ و هیچ هەڵوێست فرۆشتیەکیش بەڕاستی هەڵ ناگرێ بەڵام ڕیفراندۆمەکەی مەسعود بارزانی هێرشەکانی عێراقی نزیکتر کردەوە کە دەبوو هەر بکرایە چونکە بۆ لەبەرەوەی خودی مەسعود بارزانی بۆ خۆی ڕێکەوتنی کردبوو پارتی بۆ ئەوەی خۆی لەژێر فشاری ڕیفراندۆمە شکست خواردووەکە ڕزگارکە دەبوو دووشت بکە لە ژیانی خۆیان بەڕاستی یەکەم یەکێتی وەکو خائین پیشان بدە واتە دەستە شۆرەکە بەستە بە یەکێتیە دووهەم کەرکووک و دەوروبەری وێران بکە چونکە کەرکووک
هەتا ئێشەشی لەگەڵا بێ جێگە نفوسی پارتی و بنەماڵی بازانی نییە. بۆیە جێشی عێراقی نوکتەکەی قەرە هەنجیرە پێش دەی 6 2014 یەک پێشمەرگە لە کەرکووکدا نەبووە. ئەمە حقیقەتەکەیەتی هەر جێشی عێراقی لێبووە. ئیتر ئەم بۆ درەکردنە چاوی خەڵک کە پارتی هەڵەیە بەڕاستی نەئیخوا و نە جۆگرێکیشی بۆ پەیدا بێت. 4 فیشەکیان تەقانووە لە پردێ تەنها بۆ ئەوەی بڵێن داستانمان تۆمار کردووە. آخر ئێوە حرفێرە داستان بوون ئەوە تێهێن لە هەر جێگایەکە ئەم پارتیە دووزی بکەی تەقان بێت ئەڵێ ئەوە داستانێکمان نووسیەوە وەڕاستی. بۆیە بەڕای من 16 ئۆکتۆبەر یەکێتی واقعیانە تەعاملی کردووە. باش نییە خۆڕی بابی ڕەش بێ بەڵام واقعیانە تەعاملی کردووە. ئێسش لەگەڵ ئێوە کە قساکەم مدیری پۆلیسی کەرکووک هەر کوردە حیاتەکەیە. پارتی خۆی هەموو ناوچەی شنگاڵ و دەوروبەرەکەی چۆڵ کردووە بە هیچ جۆرە باسی ناکات بەڵام تەنها و تەنهایەک باسی کەرکووکەکە لەبەرەوەی کە پێیان وایە دڵی کوردستانە ئەگە دڵی کوردستانە بۆچی واتان لێ کرد. مەسعود بازانی خۆی ڕێکەوتنی کردووە لەگەڵ ئەمریکا و عێراق دوای شکاندنی داعش بگەڕێتەوە جێگاکانی خۆیان. بۆیە نە ئەمریکا قسەی کرد نە تو ئێران قسەی کرد نە تورکیا قسەیان کرد کاتێکە عێراقیشی کرد. بۆیە 16 ئۆکتۆبەر ئازیزانی ئارام محەممەد بژێ بە فاکوفیکی یەکێتی مێن یەکێتی و پارتی مێن 16 ئۆکتۆبەر شەڕ بکرایە شەڕ نەکرایە عێراق ئەهاتەوە شوێنەکانی خۆی پارتی خۆشی ئەم ڕاستیە زۆر باش ئەزانێت. ئیتر هاوارەکەی تەنها بۆ داپۆشینی ئەو حیاچوونەیە کە ناویان لێ نابوو ڕیفراندۆم. 16 ئۆکتۆبەر بەرهەمی ڕیفراندۆمەکەی مەسعود بازانیە. بەرهەمی ئەو ڕێکەوتنەیە کە کاتی خۆی خودی مەسعود بازانی خۆی لەگەڵ ئەمریکا و عێراق هاواژوی کردووە کە دوای شەڕی داعش و گرتەوەی مووسڵ بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. بەمانەیەکی تر و دەقیقتر بە ئێوەی ئازیز بڵێم ڕیفراندۆم هێرشی جێشی عێراقی پێشتر خست. دەنا ڕیفراندۆمیش نەکرایە بەغدا هەر ئەهاتەوە جێگاکانی خۆی. کاکە چاویشتی دەربێ بەڵام ئەو دەیان کەچی شیا بە کوش لە کەرکووکە ئینجا تیان تەقان. بەڵام پارتی و بنەماڵی بازانی کە ئەوەندە هەڵوێست فرۆشیەکە بابە کەرکووک و هەولێر چەند دوورن لەیەکەوە سەعاتی دوورن لەیەکەوە. ئەی بۆچی پارتی هێزی نەبر کاکە یەکێتی تێشکا یەکێتی فرۆشتی یەکێتی خائین بووی هەمووی باشە. ئەی بۆ پارتی 1 سەعات دوورە لە هەولێرەوە بۆ هێزی نەبرد و شەڕی حەشتی شەعبی و شەڕی حکومەتی عێراقی بکات. ئەی بۆ لێ بزان زەحمان نەبێ بۆچی ئەو کاری نەکرد کەواتە هەمووی درۆی ئەم شتانە ئازیزە. کەمال کەرکووشی لەسەر داوای خودی مەسعود بازانی مەیدانی چۆڵ کرد و بە هەموو چەک و چبەخانەوە گەڕایەوە بۆ هەولێر وازی لە هەموو شتێ هێنا. خۆ کەرکووک لای ئێوە دڵی کوردستان بوو یەک تاپڕتەنتیانە تەقان و ڕاتان کرد بەڕاستی. ئیتر واز لەم هاتوو هاوارە بێنن واز لەم یەکتر تاوان باکرد نەبێنن. ئازیزانی من خۆشەویستانی ئارام ئەحمەد پارتی و یەشێتی هێزی شەڕیان نییە دژی هیچ کەسێک نەدژی ئێران نەدژی تورکیا نەدژی عێراق. والله هەچی هێزی یەکێتی و پارتی هەیە بە حەشی شعبی ناوێت. فشە چی ئێوە 30 ساڵە بەس ئەدزن و پارە کۆکەنەوە بەس خەریکی چەتەی و سێکس بازین بەس پارەیە کۆکەنەوە ئێنێرن بۆ ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا و نازانم ئیمارات و چۆچ و ئالەم بابەتانە. خۆنەتانەوە بە چەک و جبەخانە هەتا کوردستانی پێ پارێزن تا خۆتانی پێ پارێزن. بەڵام حەشی شعبی بڕۆ چیان دەسەکەوێ هەمووی ئا بە چەک و جبەخانەوە خۆی پڕچەک و پڕهێز کردووە بەڵام تۆ هیچ نییە بەڕاستی کاک. باش ئێوە لە شەڕی داعشە چەکی ئەمریکی ئەیانێ ئەتان فرۆش بە پارە باش نییە ئەتان فرۆش بە پارە پارەکەیتان هەیە بە ئافرەت و سێکس و ڕابواردن و ڤێلا و ئەو قسە قۆڕانە کاکە. ئێوە هیچ نین کاکی ژیان ئێوە بەرگەی هیچ ناگرن تەواو. ئیتر وازە فرۆفیشاڵ بێنن کاکە والله بەیانی حەشی شعبی بێ پارتیە تەزاخۆ ڕاوەنێ یەکێتی حتاوەکو سێداندن ڕاوەنێ تۆ واقعی بن کاکە. خۆ نابێ وەکو ئارام ئەحمەد کاکە ڕازگوانە قسە بکەن تۆ اینجا ئەچینە سەر بابەتی خێرخوازی. هەوەش ڕیفراندۆمەکە تێنە 16 ئۆکتۆبەرەکەش تەواو بوو ئازیزانی ئارام ئەحمەد. تحملتان بێ ئەنجا خێرخوازی بەزم لەم خێرخوازیە ئازیزانی ئارام ئەحمەد. ئای بابا چ بەزمێکە کاکە ئەوە لەبەرەوەی کە ئەوە بە ئارامی ئەی خۆم و ناسکانە بۆی دڵ وەڵا ئارام ئەحمەد کاکە کەسێکی مۆدێڕن نییە و چێکەوەتە من مۆدێڕن نییە من کەسێکی سونەتیم بە حەقیقەتە باشە کلاسیکە من بەڕاستی بەڵام لەبەر خاتی ئێوە بە هێواشەی خۆمەژینا وەکو مار بووی بۆ ئەم فیشکان بووی باشە دەین ئای خۆیان مەسەلەی خێرخوازی ئازیزانی ئارام ئەحمەد.
هەمووتان ئەبێ ئەو ڕاستیە بزانن کە دیاریدەی خێرخوازی لە هەموو دنیاە و لە هەموو جێگەیەکە بوونی هەیە کەم تازە بەڵام هەریەکە بەڕێگەیەک زۆربەی زۆری ئەو هونەرمەندە دیارانە کە لە ئاسی دنیاە ئەستێرەن بنمونە لە مەسەلەی سینەمایە لە وەرزشە لە لەکوێ ڕۆڵیان هەیە هەموو ئەوانە ئەو کاراناکەن بۆیە هەموو کارێکی خۆبەخش و هەموو کارێکی خێرخوازی لە ڕوانگەی بنەوە و لە ڕوانگەی تەسەووری مرۆڤانەوە جێگای دەستخۆشی و ڕێزە بەمەرجێ خودی نیەتەکە بۆ خزمەتی چاکەی گشتی بێت بێ ئەوەی کە کەسی خێرخواز چاوەڕێی وەرگرتنی هیچ پاداشتێکی مادی و معنوی بکات بە کورتی بڵێم واتە مرۆڤی چاکەخواست ئەبێ لە بوونیەتیدا وەکو پرەنسیبێکی نەگۆڕ وەکو پرەنسیبێکی ئەخلاقی جێگیر قەدی گرت بێ ئەوە چۆن جلقەدەکەی قەدی گرت بێ بۆیە هیچ ڕنگ و شوێن و کاتێک هیچ ئاین و مەسەبێک نەکاتە پێوەەر بۆ ئەوەی کە چاکە بکات بەڕاستی ئەگەر من چاکەیە لەگەڵ تۆ بکەم و چاوەڕوانی ئەوە بکەم تۆ چاکەیەکم لە بەرامبەر بکەیتەوە ئەوەی تێ بە مامەڵە لە حەقەدا ئەوە چاکەکردن نییە لە ڕاستیە ئەوە مامەڵەیە بەداخیشەوەکە لە غیابی نەبوونی سیستەم و دامەزراوە تا ڕادەیەکیش نزمی ئاستی هوشیاری خەڵک ئەم کردەیەش وەکو هەموو کایەکانی تر لە وڵاتی ئێمەیە بە تەواوەتی ناشرین و دزیە و بێمانە کراوە حیزبی کوردی ئازیزان بە ئیسلامیەوە بە ئەلمانیەوە بە نازانم دەست بۆ هەر شتێک بە لەم باشووری کوردستانە ناشرین و دزێ و بۆ گەنیەکە لە هەموو ئەو مانە جوانانە لە هەموو بەهایەک بەمانەی کەلیمە خاڵی ئەکاتەوە چونکە حیزب و سەران و کادرانی حیزب خۆیان بەمانەی کەلیمە ڕسووا و ناشرین بۆیە دەیانەوێ هەموو شتێک وەکو خۆیان ناشرین و چەپەڵ و پیس بکەن بۆیە هەندێک کەس بە حکمی شخصیات و بە حکمی کەسایەتی بەهێزیان کە هەیەە ناو کۆمەلگایە دەور و بەرەکەی متمانیان پێکەن پارە سەرفوترە زەکاتیان پێدەن هەتا ئەمانش بڕۆن بە یەکسانی بەدادپەروەرانە بە پێی جۆری پێداویستیەکانی خەڵک بەسەر هەندێک لەو خەڵکە هەژارەیە دابەشیکن و بیان دەنێ ئەم کەسانە لە کۆمەلگای ئێمەیە چاوەڕێی هیچ پاداشتێک ناکەن جگە لە پڕکردنەوەی هەندێک کەلێنی نەبوونی بۆ چەند ماڵە هەژار و خەڵک و خەڵکانی بەڕاستی بۆیە بە نەزەری ئارام ئەحمەد ئەم خەڵکانە لە جوملەی هەرە خەڵکە پاک و خۆنەویست و دڵسۆزەکانی کۆمەلگای ئێمە هەندێک کەس لەژێر ناوی کەسایەتی کۆمەڵایەتی و دینیە وەکو مەلا و بانخوازەکان متمانەی خەڵک بەکارەهێنن بۆ ئەوەی پارەیان دەستکەوێ دواتر ئەو پارەیە بە شێوەیەکی زۆر نەئەخلاقی بەکارەهێنن مەسەلەن ئەچن ئەیەن بەشێ ئەیەن بە کەسانی خزم و ناسیایی خۆیان مەسەلەن خانویان بۆ دروستەکەن ژنیان بۆ هێنن ئەیان نێرن بۆ حەج و ئالەم بابەتانە یا ئەیان بۆ خاریج باشە هەمووشی پارەی ئەو خەڵکە فەقیر و هەژاری لە ڕاستیە تەنیا و تەنیا لەبەرەوەی کە خزمی خۆیانە هەندێک کەس کە کادری حیزبن جا کارەساتەکە لێرە ئەوەیە ئەندام کۆمیتەیش لەو باشووری کوردستان دەستیاوتە ئەم کارە لەبەرەوەی کە خێری تێیە لەبەرەوەی کە پارەی تێدایە بەڕاستی بۆیە مرۆڤ ئەگەر تۆسقاڵە مێشک لەو کە لەسەرەیە هەبێ سیقا بە هیچ کادرێکی حیزبی ناکە لەم پەڕی ئیسلامیەوە تا ئەو پەڕی نائیسلامی و ئەلمانیەکەی بۆیە کادرە ئیسلامیەکان لەو خاڵەیە ئەسپی خۆیان تاو داوەتێ سەر ڕای کۆکردنەوەی پارەی خەڵک کەچی تەنیا ئەیەن بەو کەسانە کە ئینتیمایان بۆ حیزبەکانی خۆیان هەیە باشە کۆمەڵەکان ئەیدەن بە کۆمەڵەکانی دەوروبەری خۆیان باش نییە یەکگرتوەکان ئەیدەن بە یەکگرتوەکانی دەوروبەری خۆیان هەندێک جاش ئەیەنە بە خەڵکانێکی تر ئەویش بۆچی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بۆ مەسائلی دەنگدان و ئالم بابەتانە بۆیە ئازانی ئارام ئەحمەد من لەگەڵ پینەکردنی ئیشی حکوومەتانیم بەڕاستیم ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبێ ژیانی خەڵک دابینکە باشە ئەبێ قوتابخانە دروستکە ئەبێ مزگەوت دروستکە ئەبێ نازانم هەموو ئەمانە دروستیکە بەڕاستی باش نییە بووکە حتا دینی ئیسلامیش سەرەتا ناڵێ نوێشکە ئەڵێ ئیقڕە ئەڵێ بخوێنە بەڕاستی باش نییە اینجا شتێکیش کە لە هەمووشان ڕاکێشترە دەبێت جیاوازی بکرێت لە نێوان هەژار و بە هەژاری ژیانی هەندێک کەس ئازیزانی ئارام ئەحمەد کەسایەتی تاکی ئێمە بە جۆرێک تێک شکاوە هەندێک کەس هیچ کێشەیەکی مادی نییە باش نییە بەڵام خۆی هەژارانە ئەژی یعنی سروشتەکەی هەروە گەورە بووە باش نییە خانووی هەیە هەموو شتێکی هەیە کە چێرە کڕوزێتەوە هەڵێ مردم لە برسا
فدیام کەون بە قوربانتان والله زەرانێکم بینی و لە هەولێر کابرای چوو بوو 2 نەفەر 7 دەفتەیان لە ماڵەکە بردبوو سەرەتاوە تبووی بەخوای ئێمەش فەقینەوە نیە کابراکە چوو بوو تبووی ئەمێ کۆمەچیکەین و یارمەتیتانینی هەژەن وتبی سێمان کرێ خەنم نیاوە دوایش کابرا چوو بوونە ژوور شتێکی وا بوو لە هەمووتان بینوتانە 7 دەفتەری بردبوو لەگەڵ 2 ملیۆن دۆلار بۆیە ئازیزانی من پێویستە بزانین کە شکاندنی کەسایەتی تاشی کورد بە ناوی خێر و خێرات و سەدەقەوە لە شۆ دەستی پێکردووە ئینسان بە سروش کەرامەتی هەیە دەبێت ئینسان بە کەرامەتەوە بژی ئەرچی دەسەڵاتە ژیانی خەڵکی دابین بکە زەلیلبوونی ئینسان و گریان و پاڕانەوە بۆ ئەوی نانیشان دەستکەوێت هەر بەڕاستی کارەساتە ئەم کەلتورە یەکەمین جار ئەم ئەغازەی ئیسلامی و یەکگرتوەکان و فڵانانە هێنانە باشووری کوردستان شەڕی ناوخۆی پارتیۆشێتی بوو گرانی بوو خەڵک وەسعی خراپ بوو سەرانی پارتیۆکی خەریکی دزی و شۆفڵ ئاودیۆکردن بوون ئەمانش بە ناوی ئیسلام و خێر و خۆرخوازی و ئیسفادیان لەو قڵشتە کرد و ئەچوون ئادیانە بە خەڵک بەس بۆی خەڵک دوای خۆیان بخن نەک لە بەرەوەی کە هەر بەڕاستی خەمی خەڵکیان بێت پاشان پیشاندانی شیوەن و گریان و پاڕانەوەی ژن و مناڵ و گەور و بچووک یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵ دایانهێناوە ئێسا کە زۆری کەش لەلای ئەوانەوە ئێستا فێری ئەو کاس پێ بوون هەم خۆیان لەسەری دەوڵەمەند بوون هەم خەڵکیان ڕاکێشا بۆ ناو حیزبەکانی خۆیان لە کۆتایی نەوەدەکانە هەتاوەکو ئەم چرکە ساتە ئەم یاریە هەروە بەردەوامە بۆیە گریانی ژن و مناڵ و پارانەوەکانیان پیشان ئەدەن تا سەرنجی خەڵکی ڕابکێشن خەڵکی پارەیان بداتێ یارمەتیان بدا سێ بەشی هەڵگرن بیخەنە گیرفانەکەی خۆیانەوە بۆ خۆیان بەشیکەن باش نییە چونکە ئەگەر ئەو شیوەن و شەپۆڕ و لاواڵەوە نەبێ خەڵک پارەیان نایێنێ بەداخەوەکە ئەمە بۆ بە کەلتور لە باشووری کوردستانە تا خەڵکی عێزەتی نەفسی نەشکێ وە کەسایەتی سوک و سەلیم نەکرێ لە بەردەم مایک و شاشەیە وێنەی نەگیرێت ئاوا ڕانەوەستێ شیوە نەکەوت نەپارێتەوە هیچ شتێکی بۆ ناکەن بەبێ ئەوەی بیر لەوە بکرێتەوە کاکە ئەمانە مناڵیان هەیە جاری وایە مناڵەکەیان لەگەڵایە ئەم مناڵان سبەینە گەورە ئەبن تێ ئەگەن و ئەو ڤیددیوانە ئەبینەوە و نافوتێ تێ ئەگەن کە بە مناڵی چۆن بەرداما و قوربەسەری گەورە بوون چۆن پیشانی خەڵک دراون چۆن مناڵیان ڕسواکران بەمانەی کەلیمە بۆ ئەوی پارێکیان بدەنێ باش نییە لە خۆیان ئەپەسن چی ڕوویاوە دایک و باوشی ئێمە ئاوا بەزەلیلی و بێچاری و بەشیوەن و شەپۆر لە بەردەم کامەرەیەکە نەنێن بۆ ئێمە پێیا کردو ئێمەیان ئاوا پیشانداوە بۆیە جاران خێر و چاکەکاری لە تاریکاییە بۆ خوددا ئەکرا ئازیزانی ئارام ئەحمەد بۆ پاداشی ئەو دنیا ئەکرا ئێسا بۆ خۆ دەرخستن و ڕیاکاری ئەکرێ بۆ پارەپەیاکردن و سێکس و خۆشی ژیانی ئەوانە ئەکرێ ئەم کارانە بە ناوی هەژران و خێرخوازانەوەکەن پەلە مەکەن ها زۆر ڕسمتان پیشان نێمهێنی زۆرێک لەوانە کە خەریکی ئەمکارن بۆی هەمویان بناسن ئەمانە و ئەمانە ڕسواکەن لە کۆمەڵگەی کوردیە باشە شواری وەکو مەلا هەورامان یە داژە پارەکۆکاتەوە کە ئاچێ بە شایەتی فلانە کە ژنێ مارەیەکە بۆ 3 مانگ و ئەیبا تێ تەقێنێ ئەیبا بۆ ناوی چیە ئەمەی ئەزمڕوانە بابەتەن سیتەک لەرە سێکسی لەگەڵاکە بە خۆی ڕیژە درێژەکەیەوە باش نییە بوازار من ئاگام لێ نییە یا مەلاکامەرانی سەرای ئازادی مەلەفەکەی مەلاکامەرانی سەرای ئازادیم بۆ هاتووە لە کاتی خۆیان لەسەر ئەویش ئەدوێم چۆن سەرقاڵی ژنبازیە چۆن سەرقاڵی سێکسکردنە بۆ ڕیشەوە مەلاکامەرانی سەرای ئازادی ئەرێ مەلاکوا خوێنی ڕێژوان و خوێنی شێزاد و ئالەم بابەتانە ئەی کوا سەرای ئازادی هەر ئەوەی کە پۆسێکی درایە بۆ مەسەلەی حەج و حەجکاری و ئالەم بابەتانە و ملیۆنێر بووی ئێستا خەریکی ئافرەت و خەریکی ئەوەی کە حەج بفرۆشی بە خەڵک بە 300,000 دلار قازانج وازانی ئاگام لێ نییە قەسەم بەخوا ڕسواتانەکەم لە ئاسی دنیایە باباش ئەوڕاستێ نایڵم بەو سیارە ئاخر مۆدلانەوە پیاسەکەن و ژن سوارکەن و بڕۆن دابشی خەریکی ڕابان و سێکسکردن بن مەلا کامەران و مەلا هەڵۆ مەلا فڵانە فیسارەکانی تێت باشە ئازانی ئارام ئەحمەد هەمووتان ئەوڕاستی ئەزانن و ئەمانش هەمویان ئەوڕاستی ئەزانن حەوت ڕێگا هەیە بۆ چوونە باشە حەوت ڕێگا باش گوێ بگرن لەو ژمارەیە 5یان ڕێک بۆ دەوڵەمەندەکان کراوە چکە فەقیر ناتوانێت ئەو 5 بکە تەنیا دوانیان بۆ هەژار و خەڵکی فەقیر و داماو کراوە ئەو 5 ڕێگایی چییە خێرە زەکاتە سەرفوترەیە دروستکردنی شوێنە کە خێری بەردەوام بێ وەکو مزگەوت وەکو قوتابخانە وەکو نەخۆشخانە باشە لەگەڵ حەشکردن ئەمانە هەمووی بەس بە دەوڵەمەند نەکرێ دەوڵەمەند ئەتوانێت خێر بکە دەوڵەمەند ئەتوانێت زەکات بدا دەوڵەمەند ئەتوانێت سەرفوترە بدا دەوڵەمەند ئەتوانێت مزگەوتە دروستکە قوتابخانە دروستکە نەخۆشخانە دروستکە دەوڵەمەند ئەتوانێت حەج بڕوا بۆ حەج کەواتە هەر 5یان بە دەوڵەمەند نەکرێت تەنها دووشت بە هەژاری قوربەسەر و داماوەکرێت ئەویش نوێژ و ڕۆژووە لەبەرەوەی کە نوێژ و ڕۆژ و پارەی تێناچی باش نییە
هي أدوار باريان نوي فقير بس أوي بو ماوت ولا حقيقة باشا دولة ما نكانيش دروكن زور بيان نيوشيش ناكنها باشا وأقل بيش أنا خير كانوا شريف بن أو خيرك بتزيو أكن نقدر بنشي جاري اللي بدأ براسي بخابر روج جنابن بوي جاء إسلامي كانوا غير إسلامي كانش يعني بسر نالو قريان وهواري هجران وجيلفان بركن وأو بينش رجاية بو خوين جيب كانوا دايبين يمكن بباري دزيو طالنيو أنا بابتانا كانوا مشي حرام براس يا سعد خلقانك بيابون بم هجرانا كيسي خوان بركن وفساديو بأخلاقي بلاوكنون يشيك لوانا خير خوازاني قرميانا كلا زوجة فرقان هي لسيماني هي أنا زوجة هي أنا أمانا لإسلامي وتانا إسلامي زوتين خير بجنانكن وعتبا بياوان بقنجاني نيري ناكن خود يا ربو مسألة كرونا زور بيزوري أم جنانا هاو سركان زيندان يا أمانة بيوجنن هاو سركان مردون مناليان هي أنا بابتانا باشا أو يا أوانا كهرخوان هجار نو أون أم بناو مسلمان خير خوازانا خويان وجنيان جوانتين خانو جوانتين فيلا جوانتين باخو سياران لجيرايا حربان بارانا تنانات أو موظفانشي كلوية كاركن دم رخراوانيا أجزاني آرام أحمد الأمانشة هميان دولة منبون باشنية بلام هجارة كان هل هجاتلو قربسات البون دشن كامل دعنا سيدي أنبياء روشيك كامل دعنا جنكا بمن الله كان يو إهين يا أجر كابلا زوزو بيرو باكوتو ألم بابتاني بيم بيشت بيت ألين ها أو إما فيديو دكين جوان بقري بقرباني بم زور بكروزيرو بقربانو بساقي خلق ببا دوابك كخلق رحمة بيبكات با خلق بوبينيتو بارمان بو بنيرن حتى باشر شيوان كي باشر قرب بيوي باشر بكروزيتو أو أوان رحمة أتلسيتو يا متي ماندن جنيجيت بمنالا كانيو لبدم كاميرايا دسكاتا كروزانو دسكاتا هاوارو نالا لبسام الدين وقربان تان بموفوتين ويا المتيمان بن ايش بكاميرايا كو قلت هم تان امان تنبينو اجن يا محمد والله ريخراو هي ددا نجار فيديو بخلق دوباره كدوتو تنها بو اوي كسكت جوان رو ببيني كسكت جوان بقري جوان هاواركات باشا إن جا بيرلنش أولي زولن شو كأذاني شنو شو كبناوي دينك وهنديشان حتى مثلا باري بدينك نية باشا كافري كوري كافرة كشي دانشي خوا قدارة شي من دسكي هموتان بوش كأذاني خلق بو أخلطي براسي جا عزيزا أكيدو إنسان دقل من أدروبكي أقري لقل خلق أدروبكي حتى أقري لقل ذاتي خوت أدروبكي بلام درو لقل خوا ناكري قمجة خوا قال دلو دروني تويه كشي خائن دروسنو ساقت تشيش باجنيه اینجا كفيديو كتابو سبونسري أكن باري باشي لي أدن بلاوي أكنوا بحمو سوشيال ميديا بخلقها اینجا كباركيان بوهات شنقا باري سبونسر أكن هلا قلنا إخن جيفانيا خوي موظف كانيان هل يكيان مليوني 2 مليون لزياد ولا كم بارك باش قلنا خويانا كم يجي أدن النخوشك يا هجارك دواي أوا اینجا فيديو دوم يعني بيكنوا أما توصل أم ساعتش يعني لا فيديو دوم ماشي كذا أجاني يا محمد مثلا بارين بواتو ب$100 ب$5,000 هنا ب$50,000 ب$20,000 هر أسن أم بارين هنا هم يكمل ب$5,000 باشنيا $100 يا $50,000 كان $25,000 كان أسن هم يكمل ب$5,000 باشن بكاميرا يقولن تعدري خن كبارك زورة باشنيا اینجا ريخراوك بارك باش بيا بويكا بخلق بلا ريخراوك من باري باش بيا كسي هم باري نيراوا اما همشي شي صيو $100 و$50,000 $20,000 نيراوا هم ياكلوا ب$5,000 بو اويكا لسر ميزاق قبارك يزور بيت باشا تاوكو سرنجي فقير هجاج رابطي شي برون بولا تا فقير بروا بولايان اوان كاسبيكيان باشا بيه سروشتك وايا برا ايشكيان وايا حتى وكو زياتر بارا بيشاني خلق بن فقير شي بلا بخما باريان نازل كمشي $5,000 ريخراو هي عزيزان بورقه الدعمه تنها لما رمضان صو نو شوي مليون ديناري بها كدون هي صو بسحود مليون ديناري بها كدون لما يأمنا حوصو فقير شو بولهن باجني ولا ام صو نو 1 مليون دينار هي كان ام حوصل نفره 50,000 نيانتي يان باي $20,000 خوادنيان داونتي اي كشي هموي بوم جيفان باجني بو بوشاشي قتيبان ايزاني ارى محمد فقير ونمنا شخص مناو 8 مليون دينار اللي خواردوها لبوشاشي من رانا ايزاني ارى محمد اینجا لو بدلها اما انا اسن فسادي جاكن
فەسادی ژن و کچ ئەهێن بۆ ئاسایشەکان بۆ خۆشیان سێکسیان لەگەڵاکەن لەو ماڵە فەقیرانە ئالم مۆبایلە بە ڤیدۆ ڕسمی چەندین ژنم لەلایە ئای بە پیشانی بدەم چونکە ژن ئەوانە لە ڕاستیە کە لە کاتی مۆعیدا لە بارگای فلانە حیزبا کە لێی نووساوە ئەمە خێرخوازیە لە دوای دەوام بدونە سێکسیان لەگەڵا کردو باشە وێنەی ژنەکەن بۆ گتون بە ڤیدۆ لە دوای دەوام کە چون سێکسیان کردووە باش نییە عیبیشە ئەو قسەیە لە بەرام حزوری ئێواکەم حتا وێن تەنەکە خۆڵەکەشیان کردووە کۆندۆمەکانشان ڕسم گرتووە نەدوێرە بۆ شازایتە ئەمەیە ئەمانەکە خەریکن ئەو کارە ناکەن باش نییە اینجا چیەکەن مەسەلەن لە مانگی ڕەمەزانە سی بەشە خواردنیان پێ ئێبن بۆ سی ماڵە فەقیر باشە لەو سی ماڵەیە 5 ماڵیان یا کەم یا زیاتریان ئەو ژنانن کە لەگەڵ ئەمانە سێکسەکەن ئەمانیش سێسێ و چوار دەچن خواردنەکان دابەشەکەن خۆشیان ڕێگەکەون کە کامیان بچێت لەگەڵ ئەم ژنامی ئێوارە سێکسکە کامیان لەگەڵ تێنە بیکە یا ئەم شەو کامیان سەری سێکسەکەیەتی باش نییە ئەگەر ژنیشیان لەگەڵا بێت کە مۆزەفە لەگەڵیانە لە ناو سیارەکە ژنەکەدا ئەنێن پیاوەکە خۆی ئەچێ بۆ ئەو ماڵانە باش نییە ژن هەبووە پەیوەندی پێوە کردوم بە سەعات لە یەشیانەوە پیاوەکە کە خواردن و پارەی بدو بۆ ماڵەکە سەعاتی خەریکی سێکسکردن و ڕابواردی خۆی بووە بە ناوی خێرخوازیەوە اینجا دوای دەرەوە ئەڵێ بەڕۆژین دەچنە تەراویع و نازانم ئەلبەتە بۆ چاوبەستەشی خەڵک باشە ئەمیش بە ناوی دینەوە باشە خوا ڕسوای دنیاوە قیامەتان کە من لێرەوە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم ژن و کشتان منێرن بۆ ناو ئەم ڕێکخراوانە داوا لە هەموو دەوڵەمەندەکانەکەم لە خێرخوازەکانەکەم پارەم مەدەن بەم ساختە چیانە خۆت چۆرایی نییە خۆ فەقیر ئەبینی بە بڕۆ خۆت پارە بە فەقیرەکەم خۆت یارمەتی فەقیرەکە بدەکاکە من داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم ژنەکانتان براژنەکانتان خوشکەکانتان کەس و کارەکانتان منێرن بۆ ناو ئەم ڕێکخراوانە بۆ خێر و سەدەقە و ئالەم بابەتانە ئەمانە بێشەرەفن ئەمانە درۆکن ئەمانە ساختە چین ئەمانە پڕن لە خەرقن لە فەساد و لە بێڕەوشیە با باش بیزانن باش نییە من داوا لە هەمووتانەکەم ئەو کارە نەکەن جاری وا هەیە ئەم زۆڵانە کاژمێر 12 شەو ئەچن خواردن و پارە بن بۆ ئەو ماڵانە کە سێکسیان لەگەڵاکەن باشە 12 شەو بۆیە من ڤیدۆی چەندین ژن و کچم بەلایەن و بابەتانە باش نییە دایک و باوک قسەیان بۆ کردوون مناڵەکەیان نەخۆش بووە پارەیان پێویست بووە ڤیدۆیان لێ گرتوون لەم باوک و دایک و مناڵە کە پارەیان بۆ پەیدا بکەن بۆ نەخۆشیەکان بۆ نمونە نەخۆشیەکەی 500 دلاری تێچووە ئەمان 4-5 دەدوایان کۆ کردوتەوە بۆ ئەوەی کە شتەکە ئاوا لێ بکەن ڕۆشتون بۆ خەسەخانە على ئەساس ئەمە زۆر پیاون تاوان بۆ پارەکەی شەها لە دکتۆرەکە لە پسوڵی ئەو لە وەرەقە لە فلان لە فیسار نەخۆشەکە چین تێچووە پارەکەیان بۆیە ئەو ئەوکەفتە گیرفانیان کە ژوورکاری قسە ناکەن نەخۆشەکەی مچاک بۆ تۆ بنمونە باشنی ئەمەیە وێنەی ژنم نایە لایە عەزیزان زیاتر لە دەوێنە خەڵتانی خوێنیان کردووە تەنها لەبەرەوەی کەشفی ئەو کارانەی کردووە کە ئەو ژنانە لەناو ڕێکخراوەکانە چیەکەن لەگەڵ ئەو پیاوانەی کە ڕێکخراوەکان بەڕێوەدەن باش نییە بۆیە وتم من وێنەی چەندین ژنیشم لەلایە لە باتانە بەڕاستی باشە اینجا ئەم ژنانش زۆڵانە وا فێرکراون ئازیزان ئەچن سەرپۆشیان بەسەریانە ئەمە بەدرۆ ئەچن محاجەبە دەکەن بۆ ئەوەی لای خەڵک بڵێن ئێمە محاجەبین و ئێمە ڕێک و پێشین و ئێمە زۆر محتەرمین و ئەم بابەتانە لەگەڵ ڕێزم بۆ خەڵکی محاجەبە لەگەڵ ڕێزم بۆ خەڵکی سەرپۆش لەبەر من دایکم هەتامت هە سەرپۆش و جلی کوردی لەبەرا بۆ بەڕاستی باش نییە بەڵام ئەمانە ئەچن بەدرۆ ئەم کارەکەن بەڕاستی بەدرۆ من برادەر هەیە ئەجام قسەم لە ڕۆ بەڕاستی ئاها جبەیەک هەیە بە قۆبچە ئاوە تا خوارەوە لەبەر یەکەن ژنان لەبەر یەکەن على ئەساس ئەمە هینی ئیسلامی ئالەم بابەتانەیە کابرا پێوتم ئەڵێ ژن لەو ژنانە هاتووە بۆ شوقە بۆ لام تتی ئەمە خوا زۆر زۆر ڕەحەتە قۆبچەیە تا خوارە یەکەڕە ئەیکەیتەوە و شۆتێکی لەپایە دوایکەیتەوە بەر ئەگەشتێکی ڕووبدا بنمونە بۆ ئەوی لای خەڵک متمانە پێیا بکەن بۆ ئەوی دایشیان باوچیان برایان خوشیان کەسوکاران سیقیان پێکەن ئەچن ئەم ژنان لەبەراکەن من ڤیدۆکانم ئادە لەلایە باش نییە کە بۆ کە ئەڕۆن ئەو ژیان لەبەرەکەن ئەمە زۆر زۆر ناشینە بەڕاستی ئەمە تا ئەو پەڕی بی ئەخلاقیە بەو کەلتورە بەڕاستی تۆ ئەگەر بەڕاستی ئەو ژیان لە پۆشی ئەبێ ڕازگۆبی لەگەڵ جلەکانە بەڕاستی نەک دابریشی سەرپۆشی ئاوالەکەیت و سەعات 5 و 6 بڕۆی بۆ بارگای ڕێکخراوەی بەناو خێرخوازی لەوێ سێکسی لەگەڵاکەن لە پێناوی 200 دلار یا لە پێناوی 100 دلار باش نییە بۆیە بەمانە نەخەڵەتێن بە هیچ جۆرە ئەجان کورەکە ئینسان زۆر خەتەرناکە بەڕاستی کورە ئینسان ئەجان چۆنە بڕواتانە بێ عەزیزان سروش بەدەست بەشێتەوە گیری خواردوها
والله بەشەریەت ژنگیان پیس کردووە ئاو هەوایان پیس کردووە جیاوگوڵ و پارک و باخیان پیس کردووە کورە بەشە زۆر خراپە بەڕاستی بڕواتان بڕواتانە بێ خەتەرترین و ناشینترین مەخلوق لە دنیاە مرۆڤە باباش بزانین مارکس غەڵەتە کاکاڵێ جوانترین نازانم چی مرۆڤە ئەسڵ وانە بەڕاستی ناشینترین کائین مەخلوق بەڕاستی مرۆڤە باشە بۆیە بەداخەوە ئەمانە یاری بە پیرۆزیەکانی کوردەوەکەن بەدام و دابڕوسمی کوردەوەکەن یاری بە پیرۆزیەکانی ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە ئەکەن ئەم ساختەچیانە لە پێناوی پارە لە پێناوی جیفانی خوانە بەڕاستی باشە زۆربەی بانک خوێنە بەناو خێرخوازەکان مناڵەکان لە تورکیا ئەخوێن یان لە ئیمارات ئەخوێن ئایزن پشن بدە چونکە بۆ قسەکان کاکە هەندە خۆتانە بار بە قسەی من مەکەم پشن هینکەن پشن بەداد چونکە کاکە والله ئازیزان دەیان ژنیان سک پڕ کردووە و چەندین پزیشک ناوەکان بلایە لە سێمانی ئەو دەوروبەرەیە لەگەڵ چەندین مامانە ئەمانە ئەڕۆن ئەو ژنانەی کە سکیان پڕەکەن لە پەلەپیتکان ئەسێ بەنمونە ئەچن ژنەکان ئەبن بۆ لای ئەم دکتۆرەیە ئەم مامانانە مناڵەکان لەبارە بن بەپارە باشە هەیشیانە ئەوەندە زۆڵە ئەچی ئەم ژنەکە بە ژنی خۆی وەژنێکی تیش ئەبا ئەڵێ تۆش بڵێ ئەمە هینە ئەمە بۆ منە تۆژۆک و خوشکم وەرە ئەمەژۆک و ژنمە ئەچن بۆ لای دکتۆرە مامانێ مناڵەکە لەبارە بن توخوا ئەمە ڕاستە و کۆمەلگای ئێمە ئاوای لێ هاتووە ئەرێکی پارتی ئێوە ئاگاتان لە چێ بۆشی شێناکەن لە ڕاستیە بۆچی ئێوە ئەم خەڵکانە ناخەنە زیندانەوە بۆچی ئەم دەرگایانە داناخن ئێوە لە ڕاستیە ها اینجا دەیان ملیۆن دینار پێیاکەن زەرفێکە خەنە ناوی 20,000 دیناری قۆڕەخەن ناو زەرفێکەوە ئەیدەنە خەڵکە فەقیر و هەژارێ اینجا بۆ ئەوەی ئەوانە بەتەواوەتی ڕسووا و تڕۆ بن با تۆزێ وێنشتان پیشان بدەن ولا خاڵە ئارام محمد بەکەم ئارام محمد چاومانە بە قوربانێ بەخوا چاومانە ئارام محمد ئەوە باڕوو ناوێ کاکە بیان ناسن بۆی کە ئاگەتان لەو ڕێکخراوانە بێ ئازیزانی ئارام محمد ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەمە چوار ئەوە ژنەکان پیشان نایەن بەڕاستی چونکە حەز ناکەم ژنی پیشان بم ئەمە ملقەویەکە ها ئەوە ئەو گۆشتەیە بەپارەی دزی سێ بەشی ئەجزێ بۆ خۆی ئەو تۆزەیە بە خەڵک ئەوە ناوەکانیان لەلایە جوان بیان ناسن پارۆشیان مێنێ بەمانە ها پارەیە بژێرێ ئەمە سێریکە ئەمەیەکێکە لەو دزانە پارەیە بژێرێ ئایزانی ئارام حەسەیک ها ئەیتر نەزانم ئەوە سێ بەشی ئەجزێ بۆ خۆی لە زۆڵە بەلەمەکەن بەخوای کێشم لەلایە هەروە واسن لێ نایەنم ئەمەش قلێکی تر ئاجزانی ئارام ئەحمەد ئەمانە هەر هەمیان بناسن ئەم دزانە ئاجزانی ئارام ئەحمەد هەمیان بناسن ئەمەش ئەوە تەکاکەەوە ئاوا بیبینەوەی نورانی ئەوەی بیبەر خواردووە بۆی کە دەموچاوشی ئاوا بێت بە بیبەرەوە بۆی خەڵگەڵ خەڵەتێنێ جوان بیان ناسن ئاجزانی ئارام ئەحمەد ئەمەش دانێکی تر بە قوربانی دڵتان بم ئەمەش قلێکی تر جوان هەمیان بناسن جا ئێستا نازانە ئارام ئەحمەد ئەمەش بە قوربانە ئەوەی جوان سێریکەن ئایزانی ئارام ئەوە چوشە بۆ مەکە و مەدینە ڕەبی ئەو مەکە و مەدینەیە ئێسقانی شوێنە هێڵێ باشە ئەم دوعام هیلای بچون کە پاکم بەڕاستی باشە ئەمە ئەو گروپانن کە هەمویان ئەو ئیشانەکەن و ئاوا پارە پەیاکەن ئەو وێنە ئایزان ڕێکخراوێک هەیە بە ناوی بەخشین و بەهشت ئەو ڕێکخراوی بەخشین و بەهشتە کانگەی فەسادی و بێڕەوشتی ئارامە بەڕێزانی ئارام ئەحمەد باشە بەڕێوەبەرەکەی دوو لە ڕووی ئێوە بەس خەریکی پەڕینە باشە دەچێتە زانکۆکان باش نییە اینجا کچە فەقیر و داما و ئەزانێت کامە فەقیر و ئەم بابەتانە بە ناوی خێرخوازی و ئەهێن و سێکسیان لەگەڵاکەن کورەمە کۆمەلگای ئێمەیان پڕکردو لە فەسادی ئەمە کاکە کورە وەڵڵاهی من باشەوەی شێتی بۆ من نابا بمکە بە مدیری ئاسایشی سلێمانی بنمونە خواوە شیرئی شاختان ئەشکێنمینی هەر هەمووتان باشە ئەو پاڤڵە ڕۆژێ بیوتە ئارام ئەحمەد وەرەوە تۆ ببە بە مدیری ئاسایش بنمونە هیچ خۆم زانیشتان لێکم ئەڕەوەڵە بەڵام بەداخەوە خۆ ئێمەیان نایە بە تووریشی قوڕای باشە ئەمەیە اینجا یەکشیتە زۆ میمە ئایزان زۆربەی زۆری ئەم ڕێکخراوانە بە ئەمری ئەو خوا تەنها بۆ مؤەنەس کارەکە مزەکەر لای ئەوان هیچ خێرێکی نییە یەک توور نان بە مزەکەرێک بەس مؤەنەسی بڕۆ هەموو شتێکی بۆ ئەکەن باش نییە لێشی ئەزن لە پارەکە
باش نییە باشە پرسیارەکەی من ئەوەیە بۆچی ئێوە بەس ئیش بۆ مؤنەسەکەن و بۆ مزەکەری ناکەن مشکلەکەتان چی لەگەڵ مزەکەری داماوە کاکە خۆ کوڕی داماوە هەیە پیاەکە بۆ نمونە یا گەنجێکە فرسی نییە بۆ ئەو نایکن بەڵام ئەگەر بۆ کچێک و ژنێ بێ یەکسەر بەسەر چاو خانم گیان براژن یا وسەی محەممەد سەفایی براژن گیان بە براژن ئەوواکەن وازانێ ئێمە گێن ئەوە نازانین کوڕە من لە مناڵیە ئەوم بیستوە ژن و پیا و حەزیان لە یەکە کرد ئازیزانی ئارام ئەحمەد باشە پەیوەندیان هەبوو بەیەکەوە ئەوەکو دێل مەژون کەچی ناو خەڵکە ئەوی چیژ نەکە بەخوا فڵان کە زۆکو برام وایە ئەوی تیشان ئەوی بەخواوەکو خوشکم وایە ئەتی درۆیشیان نەکرد کورە ئەڵێم ئینسان خەتەرەی ئەوە باوەڕ بە ئارام ئەحمەد ناکە والله خەتەرە ئینسان کاکیش تەواو کوت و کرمانج ناوی مناڵم لەلایە ئازیزان باشە ناوی خێزانەکەیشان ئەزانم نەشتر بۆ نەشتەرگەریەکەی 12,000 دلار کۆکراوەتەوە 4,000 لە ناوە بە خێزانەکە ئەوی کێشی بۆ مامجیرفان باشە یا کابرایەک ژێت سەفەرە چووە 100 کارتۆن خواردنی یاوە بەیەکێ لەو ڕێکخراوانە باش نییە بۆیە ناویشیان نابم زۆر لەبەرەوەی کە خۆیان نزان لەگەڵ چێمە بەڕاستی باش نییە چۆن ئەم خواردنانە یەکەن بە 150 کارتۆن 50 بە خەڵک و سەڵاکە ئەفرۆش کورە ئەی هاوار ڕێکخراوەی کەم ئەندامان خۆ ئەگە هەندێک قسە بەدەم مایەت پێتان ناخۆش نەبێ ئایزان ڕێکخراوی کەم ئەندامان و سەرۆکەکەیان لە بەرامبەر دڵاریە و لە بەرامبەر لە خشتە بردنە و لە بەرامبەر سێکسە باش نییە ئەو خێرەی کە خەڵک بۆیان ئەبا سێ بەشی ئەزێ نایە بەکەم ئەندامی داماویش نایە بۆن کاکە هەر یەکەیان یەک ڕیز کەپڵیان هەیە کەپڵە تەپڵ چیە خۆ من نازانم بەخوا کاکەجان سەردەمانی ئێمە کەپڵ و مەپڵ نەبوو سەردەمانە هەر دەنگ و مەنک کوشت هەبوو لە حەقەتە ئێستا ئەمە سیستەمەکە دەنگەکە بوو بە کەپڵ بەڕاستی ئێستا سەردەمانێک لە کوردستانە لە سەردەمی ئێمە یان و بەدەزن دەنگی هەیە ئێستا بەدەزن کەپڵی هەیە بەڕاستی بەڵام ئەوەی ئێمە شەریفانە بشکێن بە کرێکاری بوو بە زەحمەت بوو پارەمان پێ نەبوو بەڵام ئەمانە بە پارەی دزی و بێڕەوەشتی بەڕاستی بەدەزن کەپڵیان هەیە دانەیەکێ ناوەکەی نابم ماوەیەکیش خۆی خستبووە سەر ساجی عەلی و لە گۆڕان نزیک بوو و ڕەحمی پێکەم ئەم جارەقەی ناکە بەڵام خۆی زانێ هینە خۆی و ستافەکەی یکەم ئەندامان با بڵێن هەمووشیان ئەمانە بوونەتە لۆرد باش نییە سەردەمانێک لە خۆم قسەی لەگەڵ خۆما کردو نان نەبووە بیخوا لە دوایە بوو بەمبینی کەم ئەندام شتەمانە ئێستا بۆ خۆی بۆ بەخوانی زۆرترین پارە باش نییە حتى خير برا الله أقرأ حسي خوماني تيانا به إما براسي رجل نادين جاء جنيك شو ولاي شيشان نايو عمره لم فيني أوي كسبرشي أوي كم أنت أمانك وتبي ورا تايب بوم هينك من شي بودا كم شي بوب كاكا ها بو مش مزيدانا وقربانكم ها تاي شي بودا كرسوا ها أي حتى يك حتى هي تشوفوش أما يبيعوا شهامتك إيوه أما يخير خوازك إيوه ها كل جارك يكشف بابتان بلين أجر بياو بيراسي باجنية بداخة إتهر كسر بلو عايش بيخو بياو زانية أجر بياو بي باجنية لبرامبر هيش ديكا باجنية أو خسانة بجنان نال براسي برامي هو بيشرف براسي هو بيشرف باجنية شي خلق باران آياتي همو بارك كل كوجويا إن جا بو سيكس بو سيران بو دخوكتان بو رباني خوان بكاريهن پزیشکی بەناوبانگ هەیە کە گوایە ئەمیش خێرخوازە بەشەر نازانێ ئەم هەموو پار و سامێن لە کوێ هێناوە کە خۆی ئێ لە 15 ملیۆن دۆلار باش نییە خۆ ئەزانم زۆربەی زۆری ئەمانە وەکو دکتۆر لەتیفی سەلەفی و فڵانی سەلامەتە هەمووی خەلیجە ئیماراتە سعودە قەتەرە ئەو دڵتانە یارمەتیانەکەن ئەو هەموو پارەیان هەیە ئەگەر ناخۆ بۆیان نابەرێ بەڕاستی تێگەن کاکە بۆیان نابەرێ بەڕاستی خۆیان و حیزبەکانیان ئەم ڕێکخراوانە و ئەم حیزبانە هیچیشیان ئەزانی ئارام ئەحمەد ناشتە ژێر ڕقابەی ماڵیەوە ئەمە زۆر خەتەرە لە هەموو کوردستاندا دوو ڕێکخراو هەیە کە یەکیانە دەربەنی خانە ناوی هیوای هەژارانە ئەوانە ئەچنە ژێر چاودێری ڕقابەی ماڵیەوە بەڕاستی ئەوانە خراپ نین ئەوانەی تر سەرتاپایان کانگای فەسادی کانگای بێئەخلاقی منبعی خۆگەورەکردن و دزی و جەردەیە و سێکس و ڕابواردنن بە قەسەم بەخوا لەو کوردستانە ئایزان چونکە بۆ نە دەوڵەت هەیە نە سیستەم هەیە نە قانون هەیە نە یاسا هەیە لەبەرەوەی ئەمانە بە ناوی خێرخۆرخوازیەوە بڕۆ سەیری کە هەمووی جا فێریش بوون ئازیزان وەکو سایەنێکی تو پارتی فێر بوون یەکشت بە ناوی خۆیانەوە نییە
باشنی یەکش بەناوی خوانە نییە ئەوچێکا بە ناوی براکەیەوە ئامۆزاکەیەوە پوزایەکەەوە ژن براکەیەوە پوریەوە نەنە خاتونیەوە ئەچێکا بە ناوی ئەوانەوە بۆ خۆی و هەمووشی خۆیەتی لە سلێمانیە کە من شارەزای ئەوێم دەوڵەمەندی شەریفمان هەیە و هەیشمان بوو کە دینار بە ڕێگای شەرعی پارەی پیا کردووە مزگەوتی دروست کردووە قوتابخانەی دروست کردووە نەخۆشخانەی دروست کردووە یایشێکی بە حکوومەت نەک بۆ خۆی ئێمە سەردەمانێ علی ناجیمانە بووە علی بۆسکانیمانە بووە فڵان فیسارەکانمان هەبووە ئەمانە بە پارەی پاچی خۆیان خێریان کردووە نەیشیان ویستووە هیچ کەسە باسییان کە وەڵڵا ئازیزان دەوڵەمەند لەو سلێمانیە ئەزانم خەڵک ڕۆشتووە بۆ لای وتوویەتی فڵانە کەس پێویستی بە یارمەتیوتێتی کاکە من تااقەتی ئەو شانم نییە من چنی پارە بێ ئەیەم مانگانە بەڵام کەس ناوی من نەپا بەڕاستی من ناموێ پارە بەم و خێرکەم و خەڵک ناوم بڕێت و بڵێن وەڵا خێری کرد بەڕاستی باشە کەچی گرروپێکی بە پارە کڕاو هەیە بە ناوی خێرخوازیەوە ئەچن دووقت و زەیت و تۆزێ برنج و شەکر یان 25,000 دیناری خوێڕی خەنە زەرفێکەوەن یان بە خەڵکانێک تەنها بۆ ئەوی سوشال میدیا بە باڵایانە هەڵبڵێن باش نییە چی سامانیان هەیە بە زەویەکانی ئێمە شقاسە دروست کردووە بوون بە خاوەنی ملیۆن دۆلار بۆ ئەوەی کە خەڵک بڵێ وەڵا پیاوی چاکە لەم پارە دزیە کە ڕەنجی پێوە نەکێشاوە زەحمەتی پێوە نەکێشاوە ئەچێ دووخت و زەیتی خێڕیە بە خەڵک ئەڵێ وەڵا بۆی خەڵک بڵێ بەخوا ماشەڵڵا پیاوێکی چاک دۆژنی ئەو غازی چەمچەماڵە ئازیزان هەمووی دزەلایەن پارتیوێکێتیەوە بەڵام لەم لاوە کابرایەکی شەریف ئەمڕۆ لە هینا خوێنمەوە لە شوێنەکە کابرایەکی شەریف لە سلێمانی ئەڵە چەمچەماڵ هین دروستەکە بۆیان نەخۆشخانەیان بۆ دروستەکە بەڕاستی باش نییە نەخۆشخانەی دروستەکە ئەچێ ئەیا بە حکوومەت ئەمە بۆ خۆی شەرافەتمەندانێ بەڕاستی نەک تۆی دەست هەچی عەزەی کەدار و کفری و سلێمانی هەیە دزیوتە شوقەی لەسەرەکەی ئەچی پۆستی ئەچی 20,000 خێتە نازەفێکە فڵان کەسە هەدی فڵانە کەسە خۆرە بڕۆ بەلایشی خۆتەوە کاکە باش نییە اینجا لەم بەدە پارتی خێرخوازی بازانی هەیە باش نییە چکە ئێسش بازانی خانشینی هەیە نازانم ئەمە سەفای بازان خۆ ئافریکا پارەکەی چەنە بەڵام ئێشە خانشینە بەرام سەفا حەمایر خانیش باش نییە پارتی خێرخوازی بازانی هەیە یەکێتی دەستگای مرۆیی مامی هەیە حەسک ڕێکخراوەی شەیعەتای هەیە کوڕانی کۆسە ڕێباز نازانم ساوند دەیشنەشتی هیروابەتان هەیە اینجا کۆمەڵ بەخشینی هەیە یەکگرتو نازداران و ئیغازە و بە حەیرانێ بم و نازان نەدووە و چەندانی تری هەیە بەڕاستی باش نییە ئازیزانی ئارامامەت خەڵکەیە خاوەنی قومارخانەیە کاکە تەواوی قومارخانەکانی ئەو هەرێمی کوچانەی هینی ئەوە کەچی منەظەمی خێرخوازی هەیە بە پارەی قومار خەڵک تێک چوو ئەزیزانی ئارام محەممەد وەڵڵا خەڵک تێک چووە کاکە باش نییە ماڵی کۆسە ڕەسوڵ ملیارەها دۆلاری ئەم گەلیان دزیوە باش نییە چۆ لە سلێمانی لە هەولێر نەخۆشخانەیان کردوێتەوە نایەنەوە بە ناوی مناڵەکانی خۆیانەوە بە ناوی هەستێک کوڕەکەی کۆسەتەوە کە خۆشیان نەخۆشەکەون ناچن بۆ خەسەکانەکەی خۆیان بۆ هەولێر ئەچن بۆ بەڕلین ئازیزانی ئارام محەممەد ئەچن بۆ بەڕلین بۆ نەخۆشیەکانی خۆیان تووشی مایەسیری ببن ئەچن بۆ ئەوێ کاک بۆ بەڕلین ناچن بۆ خەسەکانەکەی خۆیان کە لە هەولێر باش نییە اینجا نەخۆشخانەکەی کافاوێتی مەدام سەفا وە قەیوان ئەرزەکەی ئینی ئەو خەڵکە بوو بە خۆڕایی بردووانە ئازیزانی ئارام محەممەد کردوانە بە نەخۆشخانە باش نییە نەخۆشخانەی ئەهلی پارەی پێپیاکەن بۆ خۆیان باش نییە زۆریش هەیە بە پارەی خۆی ئەرزەی کڕیوە دروستی کردووە دایەتی بە حکوومەت من لەگەڵ ئەمەیانان بەڕاستی باش نییە اینجا دانیشت تلمانەیە کاکمەرانی حاجی جەمال ئەویش خێرخواز و کۆمەڵی خەڵکی لە دەوروبەرای ئازیزانی ئارام محەممەد کاوایشان هەیە دەبەنی خان ئەم کاوەیە مەریوان بە هەردوو دەستی هاوکاری ئەم کاوەیەکە لەبەر چیش لەبەر ئەوەیە ئەم کاوەیە یەکەم ماستاوچی و لەبلەبانە باش نییە وەکو سەدام وێنەی مەریوانی حاجی جەمال گەوراکە سێ بە چوار و ئینجارە دایانیشە پیشانی خەڵکی ئەدا جا ئەم مەریوانی حاجی جەمالە شێتی ئەوەیە ئازیزانی ئارام محەممەد ڕسمی گەورەکەیت و اینجارم کۆمەڵی خەڵک سێریکە تووشی نێژگزیەت بووە بەڕاستی ئەمەی پێخۆشە کاکەشیان لە هۆڵێکا وێنەکەی دابنین و ئالم بابەتانە لێرە بەکار مەریوان نەڵێن ئازیزانی من ئێوە ئەو دەوڵەمەنە تازە پێگەیشتوانە ئەو پارەی کە هەتانە وەڵڵاهینی خۆتان نییە بە ڕەنج پێیاتان نەکردووە ئەو زەویانەی کە ئێوە لەسەری ئەم شوقانە دروستەکەن یا کابرای گۆرەی فرۆش ئەوە لە کوێ ماوەیە وتیان لەمایە گیرەوە دوچە سەعاتێ شکاتیان لێ کردووە ئێوە ئەم زەویانە هی خەڵکە بردووتانە کاکە لە دواییشە ئێستا هیچ کەسێک لە شوقەکان بەڕاستی ڕازی نییە کوتانن بۆیە ئەم کاوەیە سەرۆشی ڕێکخراوەیەکە بە ناوی هیمەت لە دەربەنی خان
باش نییە چیرۆکی ئەمی دوو درێژە نامێ بەڵی سەران بەم پۆخڵاواتیشەوە بیێشێنم بەڵام قسەکەی من ئەمە یەکە ئەم گروپانە ئەمە ئیشەکەن لێرەوە ئازیزانی ئارام ئەحمەد من ئەوە 55 دقەیە قساکەم من داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم لە هەموو خێرخوازانەکەم پارە مەدەن بەم ڕێکخراوانە پارە مەدەن بەڕێکخراوەکەی مەسەن ئاراسی نازانم خالیدی و نازانم فلان و فیسار و چێ و چێ و ئالم بابەتانە کاکە تۆ خێر ئەەکەی بڕۆ خێرەکە خۆبی کە کاکەچێ مەیدە بەمانن ئەمانە درۆکن ئەمانە فەسادی پێوەکەن وەڵڵا ئازیزان بە گۆڕی ئەو حاجی عەلی باوکم ئالێرەیە ڤیدۆی ژنەکانم لەلایە کە ئەیان بن لە دوای دەوامە سێکسیان لەگەڵا ئەکەن باش نییە پێم عیبە چونکە من لە ژیانمان نامەوێ هیچ ژنێک بەدەستی ئارام ئەحمەد ئازاد بشێژێ بەڕاستی لەبەرەوە ڕسمی پیاوەکان پیشانیم بەڵام ژنەکان پیشان ناتم هێگەی کاکە هەر سروشتم وایە لە حەقیقەتە لە پاڵتاکی شارژن و پیاوە چون بەیەکەوە لە کامێرە و مامێرا دانیشن کامێریان داگەسان و سێکسی کامێرا و شیانە کرد ئۆنلاینە نازام و چیلاینە بەتانیشەکەن کرد خۆ کەڵتێک شۆ بەقوران بۆ ڕواتانە بەدەیان دەسم بەسەر ئاگر نەمێش کەس ببینێ بۆی کە تووشی کارەسات دەبن کاگەڕامە وڵی کوزۆ کوڕی چاکە ئارام ئەحمەدە بەقوران بۆیە داواتان لێک ئەمە مەکەن ئەها لە هەورامان عتای چی لێکرد کاکە پارەکەیشی دزی حەپەلوشیشی کرد شکاتیشی لێکرد چونکە بۆ لەبەرەی عتای داما و هیچ بەڵگەیەکی نەبوو کاکە من برادرم هەیە هاوڕێی خۆم باشە من ئامادەم نەک پارە ڕۆحی خۆمی بەمێ کاکە ئەگەر بەیانی داوای پارە لە ئارام ئەحمەدکە من بیەمێ ئەسن خۆم بە شەرمەزارە زانم بڵێم وەرە بابم تۆ عەقدێ لە بەیمانە بکەین دێگەی هەر پێم عیبە بەڕاستی ئەمەندە ئازیزە لام ئێستا بینێ بڵێ وەڵا وانییە و پارەنەوە بە من و عەقل لە بەیمانە نییە قوڕی شۆکەم بەسەری خۆمە ئازیزانت ئەوەیە بەداخەوە بەڕاستی شتێکی ترم لە خیاڵا بوو بۆتان باس کەم بەڵام پێم وایە کە پێویست ناکە ئینسان لەسەر هەندێکشت بڕوە لە یەکەم وتم هەندێک کەسن بەڕاستی شایانی وەڵام نین زۆر سوکاییان بە ئارام ئەحمەد خۆشەویستان مەسەلەن ماوەیە یەکشتێکیان بڵاوە کردەوە هەر بۆ خۆشی لە کۆتایی قسەکانە پێتانە شیان بڵاوە کردەوە وەڵا ئارام ئەحمەد بۆیە ڕای کردووە لەبەروی خاڵۆژنی خۆی کوشتووە خاڵۆژن باش جا برادران پیانت ئەوە کاگەرام تۆ بۆ جوابێت کاکە جوابی چی بم بە قوربان لەبە ئەخەم هەر خاڵۆم نەبوو ئەسڵەن دایکی من هەموو ئاواتێ بوو برایشی هەبێ ئێمە دایکم سێ خوشک بوون کاکە ژیان هەر برایان نەبووە کە من دایکم برای نەبوو بێ و کە من خاڵم نەبوو بێ جوابی چی بەمەوە لاکەتە ئەزیزانی ئارام ئەحمەد بەڕاستی جوابی چی بەمەوە کاکە ژیان یعنی ئەمەندە لەسەر ئەم ڕاستی وتنانە ئەمەندە درۆم بۆکەن ئەمەندە ئیهانم پێەکەن ئەمەندە قسەی قۆڕ و قسەی پوش بۆ ئارام ئەحمەدەکەن بەڕاستی کە خۆم ئەوە بۆم ئەنێرن و گوێم لێ بێ ئەمانە چ بەشەرێکن بەڕاستی ئەمانە چین لە ڕاستیە کاکە بۆچی ئاواکەن بۆچی اینجا لەسەر مەسەلەی هین شت بڵاوەکەنەوە لەسەر مەسایلی ئافرەت و چی ئالم بابەتانە حەزەکەم ئەو ڕاستی بەوە بڵێم ئاجانی ئارام ئەحمەد من پیاوێکم هیچ کاتی بەڕاستی ئەهلی ژنوشن نەبووم لە ڕاستی بەڵگەیشم بۆ ئەوەیە 20 دانە ساڵە من لە سۆشیال میدیایە هاوارەکەم قسە ئەەکەم دژی پارتی دژی یەکێتی دژی دەوڵەمەنی دژی هەر هەمویان پیاو نەبووە یەک شت لە من بدۆزێتەوە باش نییە 20 دانە ساڵ زیاترە لە پاڵتاک و لە سۆشیال میدیە من هاوارەکەم یەک کەسێک نەیتوانیوە مەسەلەیەکی ئەخلاقی لە ئارام ئەحمەد دەرێتەوە ئیتر 20 ساڵ بەڵگەیە بەڕاستی کاکە باش نییە 20 ساڵ بەڵگەیە لەناو ئەم دنیا سەخیفەی کە ناوی سۆشیال میدیایە هێشتا یەک گوشەی من یەک دەنگی من نەبووە لە مۆزوعانە بەدەیان هەوڵیشم بۆ دراوە بۆی بخرێمە داوە بەڕاستی بەڵام تێی نەکەوتم باشە یعنی دەیان کەمینیان بۆ داناوم دەیان تەڵەیان داناوە بەڕاستی لەسەر و ئەمەشەوە من هیچ کاتێ نەموتووە وەڵا من لە ژیانمە هیچ ژنێکم خۆش نەویستووە باش نییە بەڵێ خۆشیشم ویستووە ڕەنگە سپنش خۆشم بوێ ئەمە نەعیبە نەعارە بەڕاستی شەرمیشم لە هیچ کەسێ نییە ترشم لە هیچ کەسێ نییە بەڵام منشێکم لەو پیاوانەی کە هیچ کاتێ یاری بە ئابڕۆ هیچ ئینسانێ ناکەم لە حەقیقەت باش نییە یەکێکیشم لەو پیاوانەی لە ژیانی خۆمە لە تەمەنی 7 ساڵیمەوە کەم ژن لە دنیای هەیە کە سەرنجی منی ڕاکێشا بێ چکە هەر سروشتم وایە لە ڕاستیە کەم ژن هەیە لە حەقیقەتە کە توانی بێتی سەرنجی ئارام ئەحمەد ڕاکێشێ بۆ خۆی سروشتم هەر بۆ جۆرە بوو
بۆیە من ئەو پیاوانە نیم کە ژن وەکو مەخلوقێک ئەبینن تەنها بۆ سێکس و بۆ بەکارهێنن بەڕاستی لەبەرەوە ئەو شتانە بە ئارامەحمە ناوەشێتەوە لە ڕاستیە چیدا ئەنیشن لەسەر مەسلەی خوشکەکانم لەسەر مەسلەی برام لەسەر کەسوکارم درۆ و فڕوفی شاڵ ئەکەن بەڕاستی هەر هەمووی نرخی یەک چڵە پوشی نیە لاقیقت باش نییە لەبەر ئەوەیە قسەڵەکانتان لای من بەڕاستی هیچ قیمەتێکی نییە تاو بۆیە لەوە زیاتر نامەیە کاتان بگرم دووبارە دوای ئەوەی کە قومێ لە مادەم یەک پەیامیم هەیە بۆ هەموو خەڵک دووبارە و سێبارە یەکەمەوە ئەزانم دوای ئەم قسانە زۆر بێحرمەتیم پێکرێ بچکە من باژی ڕاستگۆیم داوا لە ڕاستیە بە درێژایی ئەم هەموو ساڵە دەیان مەلەفم بۆ دروست کراوە لەسەر وتنی ڕاستی باشە لەسەر وتنی حەقیقەت بەڵام من مێژ میوانم نییە من لێرەوە داوا لە هەموو ئەو ئینسانە شەریفانە ئەەکەم چ ژن چ پیاو چ دەوڵەمەند چ مامناوەندی کە فەقیر کە خێر ئەکا کە بڕوای بە زەکات و سەرفوترە و ئەمانە ئەو هەیە تکاتان لێ ئەەکەم پارە مەدەن بەم ڕێکخراوانە ئەمانە ساختە چین ئەمانە غەرقی فەسادن ئەمانە سێ بەشارگن بۆ خۆیان ئەمانە دزن ئەمانە هیچ ڕقابەیەک نانگرێتەوە ئازانی ئارام ئەحمەد باش نییە وەکو وتم ئەو دوو ڕێکخراوە نەبێت کە بیستومە ئەگینا هیچی ڕقابە نایانگرێتەوە باشە هەمووی کارەکەن ئەیجزن و ئەی خۆن پارێن مەدەنێن داوا لە هەموو خەڵکەکەم مەهێڵن ژنەکانتان مەهێڵن خوشکتان مەهێڵن کچەکانتان بشن بۆ ناو ئەم ڕێکخراوانە کورە ژنان سوالکەن بەڵام مەبن بە قولابی ئەم ساختە چیانەوە بەڕاستی مەبن بە قولابی ئەم چڵکن و پیس و پاتاڵەوەەوە ئەزیزان هیوایان هەیە ڕەنگە بە هەفتەیە خۆی نەشۆ لە ڕاستیە ئەم کارانە مەکەن واز لەمانە بێن وایەکێتی و پارتیش ڕسوایەکە هینی ئەوانەکە سی و ئەوەندە ساڵە نەیانتوانیوەکە ئەم کۆمەڵگای ئێمە وا لێ بکەن کە هەر ئینسان و خانەوادەیەک خاوەنی ژیانێکی شەرافەتمەندانەی خۆیان بن بۆ ئەوەی کە چاوەڕوانی خێر و سەدەقە نەبن ئەزیزانی ئارام ئەحمەد من ڕاست لەگەڵ ئێوە قسەکەم من بڕوان بە خێر و سەدەقەشن نییە واگەدایتە باش نییە ئەزانم کارەکە کاری ئینسانی و ئەلم بابەتانە یا کاری دینیە بەڵام من پێم وایە کە ئینسان خاوەنی کەرامەتە بەڕاستی کە من لە ماڵەکەی خۆمە دائنیشم بە نمونە نانم نییە کارم نییە کابرایە کە گوایە زەکات ئەیە کە گوایە سەرفوترەکە هێ دەدرگاکە منە کاگارمەوە زەکاتەکەی من ئەو نەیەکێ ئەو بۆ تۆ بەخوا بۆ من ڕسواییە ئەوە بە قورئان بۆ من مردنە ئەوە بەڕاستی ئەو گەورەیە من بچووکم لە ڕاستیە ئەو خاوەن پارۆ سامانە بەڵام من هیچم نییە لە ڕاستیە بە قورئان ئەم ئەو پەڕی ڕسوایی ئازانی ئارام ئەحمەد کورە کاکە ئینسان مادەم خوددا لەسەر ئەم گۆی زەویە دروستی کردووە ئەبێ بە ئابڕۆ بژی بەڕاستی نابێت خەڵک دابنیشی خێری پێ بکات و دانیشێ بکوڵزیێتەوە بلاڵێتەوە سندان لە پارتیۆیەتی بە کەسی 3 ساڵە نەیتوانی ژیانێکی شەرافەتمەندانە بۆ خەڵکی کوردستان دابین بکات لەسەر دەمی حیزبی بەعسا بە ئەڵڵا سوالکرد نەمابووها یەک کەسێک سوالی کردایە پۆلیس و ئەمنی ئەو کاتە ئەچون ئەیانگرت ئەیان تۆ بۆ نییە سواڵکەی چونکە هەموو کەسێ ژیانی دابین بوو باش نییە هەموو کەسێ لەو عێراقەیە ژیانی دابین بوو وەڵڵا لە جادەی کاوە ئیشم کردووە ئیشی لە دوکانە بووم ئیشی پێڵاو دروستکردن و ئەلەم بابەتانە بە ئەڵڵا ڕۆژی 6 نەرمە وەکو پاشا پێژیاوم کاک وەکو پاشا پێژیاوم کەچی ئەمێکێتی پارتیە ئەم کۆمەلگای ئێمە ئەوە ڕسوازە لودامەوە کرد شەو شەوگاتان خۆش بێ خواتان لەگەڵ حرمەتم بۆ ئێوە بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە خوا پێغەمبەر سەلامەتتان کات و هیوادارن هەمیشە سەربەرز و شاد بن کامەران بن بەخێر